ڕابی نەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ گەرمترین سڵاوی بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیسان پێشکەش ئەو بەکری شەریفزادەم لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ساڵی ساری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیس و توێژەکەین سەبارەت بە ڕووداوی هەفتە و یا چەند ڕۆژی ڕابردوو پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم دەگەڕێمەوە لای ساڵحی سەرداری بۆەوەی ئیتمینان لە دەنگ ئەگە دەنگی منە بێسی ساڵی سەرداری بەخێرەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵاو هەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها بێنرای تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. سپاس بۆ تۆش کە داوەتەکەی ئێمە قبوڵ کە ساڵی سەرداری وەکو ئاگاداری دوێ کە تەیارە جەنگیەکانی دەوڵەتی تورکیە سەعات 1:10 کەمپی مەخموریان بۆمباران کردووە. ئەگەر لەم بابەتەوە تەوزیحاتێکی ورد بدەیت بۆ ئێمە بزانین جەریان چ بووە مەمنون دەبم. بەڵێ سپاسدانەکەم. بەداخەوە ئەمە یەکەم جار نییە کە کەمپی مەخمور لایەن تەیارەکان و دەوڵەتی فاشیستی تورکیەوە بۆمبارانەکرێ و هەروە کە دوێنێ کە خۆشی جار کرد دوێنێ بەرەبەیانی چوارشەمە چەند فەروەند هەواپەیمای جەنگی تورکیا حمڵیان کردەوە بە کەمپی مەخمور و بەداخەوە تعدادێک ئەز جوملە 3-4 کەس حەدە ئەقەل گیانیان لە دەست داوە. ئەم کەمپە وەها نییە لە شوێنێک بیانووی حتا تورکیە بێ بڵێ لە سەر سنووری تورکیە لەگەڵ کوردستانی عێراق و ئەوانایە کامیشە بیان وەگرێ. ئەمە ها لە عمقی خاکی کوردستانی عێراقە و لە غەربی هەولێر بۆ کەرکووک کەوتووە. زیاتر لە 20 چەند ساڵە تعدادێکی زۆر خەڵکی کوردستانی تورکیە شاید 15,000 کەس دەوێ مەجبور بوون نیشتەجێ بوون و یونیسف حتا سەرپەرستیانەکە. بەڵام هەموو وەختێک بەرخلافی هەموو قوانینی بەرمەلی و ئەوانە دەوڵەتی تورکیە بە هەواپەیما حمڵە دەکات و هەر ماوەیەک جارێک تعدادێکیان هاتە بەر موشکی هەواپەیما و ئەو خەڵکە بێگوناحە گیان لە دەسەن. من بم بۆنەوە سەرخۆشیەکەم لە کەسوکار و ئازیزان و خزمان و خانەوادەی ئەو کەسانەوە لەم کارەساتا گیانیان لە دەستداوە هیواخوازم کە ئەوانە جوابریندارن باش بنەوە. سپاس بۆ تەوزیحەکانە. ساڵی سەرداری جیان لەم کەمپی مەخمورە گوایە شوێنێکی تر بە ناوی زێنی وەرتێشی بۆمباران کرد و تێدادێکی لەوێ ژیانیان لەدەستداوە. لەم بابەتە شۆگەر ئیتلاعاتێک و تەوزیحاتێکت بێت تەوزیح بدەی مەمنونە بم. بەڵێ بەر لە ئەوە کە لە موردۆ تەوزیح بدەم هەر لە مورد سوالەکەی ئەوڵ تۆ هەروە کە عەرزم کردن ئەم کەمپە خەڵکی بێدفاعە پەنابەرن پەناهەندن وەکو هەر کەمپێکی پەناهندی لە ساسری دنیا و لە عمقی خاکی کوردستان و عێراقایە حتا یەتر مەرزە بەرەو منتەقەی عەرەب نشین مەرزی بەشی کوردستانی عێراق لەگەڵ منتەقەی عەرەب نشین و ئەوانە. بەڵام هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەر تایسە بێدەنگیان لێکردوە و هیچ کەسێک نییە و حتا ئەو یونیسیفیشە کە ظاهرەن مەسئولیەتی ئەم کەمپەها بە عهدەی ئەوانش من تایسە نەمبیستۆی جیاترازەکەم. دنیای قولدری و زۆر و ستەم و ئەوانەیە هیچ قوانینێکی بینالمەلەی کە باعث بێ ئەمانە بەهەرحاڵ لە مەقابڵیانە سەدێک بێ ئیجازەنیان بەخۆیان هەروە هەڵسن تیارە بنێرن خەڵکی بێدفاع بۆمبارانکەن لەوان نییە. هەم دەوڵەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە مەخمور جزئی هەرێمی کوردستانە تا ئێستا من لەگەڵ ئێوە قسەکەم بێدەنگیان کردوە. من پێم وایە خەڵکی کوردستانی عێراق و هەموو بەشەریەتێکی ئازادی خواست دەبێ ئەعتراز کا بەم وەزعە لە مەقابڵ ئەم بۆمبارانەی خەڵکی بێدفاعی کەمپی مەخمور ئاعترازکەن. حکوومەتی هەرێمی کوردستان دەوڵەتی عێراق دەبێ ئاعترازکەن بە حکوومەتی فاشیستی تورکیە کە بە چه ئیجازەیە چۆن ئیجازە بەخۆی 100 کیلومتر خاکی وڵاتێکی تر ببڕێ و بێت خەڵکێکی بێتاوان خەڵکی بێدفاع خەڵکی غێرە نظامی بۆمباران کە. من پێم وایە دەبێت لایەن هەموو ئازادی خوازان ئەحزاب و جایانات و نەهاتهای سیاسی و نەهاتهای بەرمەلی ئەمە لە قاو بدرێ مەحکوم بکرێ و جارێکی تر ئیجازە نان کە دەوڵەتی تورکیا هەروە بێمەحابا بێت مەرزەکان ببڕێ و هەر جۆر مەیلی هەست خەڵکی بێدفاع باتە بەر موشک و تیایانە بە
واقعا زۆر جێی داخ و گرانیە و زێر جێی ڕەخنە و ئەترازە کە بێدەنگی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراق لە مەقابل ئەم تەعەڕوس و دەستدرێژەی دەوڵەتی تورکیەدا. دەربارەی سوعالی دوومت هەر ماوەیە کە بەداخەوە لە منتەقەیەک پێژن زێنی وەرتێ کە ئەکەوێتە پشتی دۆڵی شەهیدان بەرەو قەندیل و ئەوانە منتەقەیەکە لە بەرەو ڕانیە بەرەو قەندیل لەویا تا ئەوە چەند ساڵە پێکاکە مەقەڕات و بارەگای هەیە. تازەگیش هەم پارتی دموکراتی کوردستان نیروی برۆ بۆ ئەوێ کە خۆیان فایان داوە کە ئەمە نیروی پارتی نییە بەڵکو نیروی حکوومەتی هەرێمە نیروی وەزارەتی پێشمەرگەیە و هەروەها چون یەکێتی نیشتمانی ئەم منتەقە زووتر لەژێر دەسەڵاتیە بووە ئەویش هێزێکی برۆ بۆ ئەویە و ئەگەر تەوەجۆکەن شاید لە فاصلەی 2 کیلومترە ئەم سێ هێزە لە سێ شوێنە مستەقەر بوون و پێکاکە پێی وایە لە ڕاگەیەندەکانە وا ئەڵێکە ئەمە تەوتەیەکە و گەرەکیانە دەوڵەتی تورکی بێنن بۆ سەر ئێمە و ئەو مەحاسرەوە منتەقەی قەندیل خەریکە مەحاسرەکە دەوڵەتی تورکیە و لە زاخۆ ئەو کوێستانانەی کە خاکی کوردستانی عێراقە ئەمرەتە پایگای نظامیەدا ئەمەرزێنێ ئەمەش هەر لە ئیدامەی ئەوایە بۆیە پایگایەکی هاوڕۆسە بەرترەوە و هەر بەشێن ئەوە هەم پارتی هەم یەکێتی نیشتمانی بارحاڵ ئەوش پایگاینداناوە ئەوە 15 ڕۆژێکە کە تەشەنوج و ململانەیەک لەو منتەقا هەیە ئەوە حتا جریانات و شخصیتگەلێک کەوتونە سەبین کە نەبێت بەشە شەڕوونا لە بین ئەم سێ هێزە وها نییە دوو هێزی بەیەکەوە بن عەلەی هێزی هەرسیانەکەیان بەجۆرە ئیدعاکەن. بەهەرحاڵ ئیدعای حکوومەتی هەرێم پارتی بەناو حکوومەتی هەرێم ئەوەیەژێ ئەمە خاکی کوردستانە و تعلقی هەست بە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەر شوێنێک میلمان بێ بۆ مەقابلە بە تایبەت لەم دەورەواڵن بۆ مەقابلە لەگەڵ ویروسی کۆرۆنا لەوێ مستەقر بی. یەکێتی نیشتمانی ئەڵێ ئەم منتەقە ئێمە زووتر تایە بووین و منتەقەی ئێمە و تحت نفوذ ئەوانە زۆنەی سەوز هەموو کەس ئاگادارە عەلارەغمەوە گوایە حکوومەتێکی زاهریان هەست بەڵام بە تۆر واقعی دوو حزبن بەشێکی لە دهۆک و هەولێر و ئەوانە منتەقەی زەرد کە پارتی دموکراتی کوردستان ئیدارەیەکە بەشێکیشی منتەقەی سەوز هەڵەبجە و سلێمانی و ئەو ئوستانانەی تر بەرەومەرزی ئێران ئەوەی یەکێتی نیشتمانی هەیەکە ئیدارەیەکە هەموو شتێکیان بە تۆر واقعی جیاوازە بۆیە ئەمە کە گوایە حکوومەتیان هەست و هێزەکانیانێکیکە و ئەمە تا ئێستا نەیانتوانیوە عەلارەغم ئەوە کە خەڵک زۆر فشاری هێناوە ئەترازیان کردووە نەیانتوانیوە خاتر مەسلحەتی حیزبی خۆیان ئەم مەسەلە سوورەتی نەگرەوە. لە ئیدامەی ئەم کێشە و ململانەیە کە تا ئێستا نەیانهێشتەوە سێ هێزە دەرگیر بن خەڵک و هەیئەتگەلێک تا ئێستا چوون لە حتا پارلمانتار شخصیەتای ئەو منتەقە خەڵکی دانیشتووی ئەو منتەقە و تەلای لە ئەحزاب و جایات سیاسی لە کوردستانی عێراق سعیان کردووە کە ئەمە تەشەنە نەسێنێ و کارێ بکەن کە بگەڕێنەوە سەر شوێنەکان خۆیان کە تا ئێستا نەگەڕاونەسوە و حکوومەتی تورکیە لەمەش سوء ئیستیفادەی کردووە و دوێنێ هاتووە مەقەڕێکی پێکاکا کەش چەند کەسێکی تیا بۆ لە گریلاکان پێکاکا بۆمبارانی کردووە و طبقی ئامارێەوە بڵاوبۆسەوە 5 نەفەریان گیانیان بەخت کردووە. بەهەرحاڵ متەئەسفانە ئەم وەزعە وهای کردووە کە بإحساس مسؤوليتي عدم إحساس مسؤولية منافعي حزبي وأوكا بسر فقيري ومالويراني ودربدري خلقي كردستاني عراقو أم حزبانة بوخويان هەرشتووە کەنە و سروەتەنێن بەیەکۆ بۆ داگیرکردنی خاکێکی زۆرتر وڵاتێکی زۆرتر تەپۆڵکەیەکی زۆرتر ئەم مەنتەقەیانە خصوصە خەتەر و هەر بۆیە دوێنێ زێنی وەرتێ بۆمباران کراوە لایەن فڕۆکەکانی تورکیەوە ئەو چەند کەسە گیان دەستا. بەهەرحاڵ ئەوەی کە معلومە دەوڵەتی تورکیە لەم ئەوزاعە سوء ئیستیفادەیەکە و پێکاکە مدعیە ئەم ئەقداماتی دەوڵەتی تورکیە بە پشتیوانی و حمایەت و ئەوانەی یا بە تەئیدی پارتی دموکراتی کوردستان
ئەم کارەکراوە و تورکیا ئەم ئەمەڵیاتانەکە عەلەی خەڵکی کورد ئەوە لێرێ بەرزەمەند مهمە و ئێمە دەبێنیکەین ئەوەڵەن ئەبێ خەڵکی ئەو منتەقە واقعا نەجاتیان بێ بەدەست ئەم ئەوزاو ئەحواڵە هیچ کەس بە ئەندازەی خەڵکی ئەو منتەقە تووشی ماڵوێرانی و ئاوارەی و کوشتن و دێکانیان سوتاوە باخ و مەڕ و ماڵاتیان لەبین چووە واقعا نەیانتوانیوە ئیسراحەتێک و ئارامشێکیان بێ ئەسەری شەڕی کێشەی ئەم چەند حیزبەوە ئەمە خۆیەکە منجار نییە ساڵها لەوە بەر 20 ساڵەوە بەر ئەمانە نیشتە دیانێک و لێکیان کوشت و هەزاران نەفەر لە هەر سێ تەرەف وەختوان بوو پارتی و پێکاکە بەیەکەوە وەختوان بوو پارتی و یەکێتی عەلی پێکاکە شەڕیان پێوە بەیەکەوە و سەدان و هەزاران کەس لەم بینە کوژراون و ظاهران هەمووی ئەم حیزبانە بەناوی دفاع لە منفعەتی خەڵکی کورد و بۆ خەڵکی کورد واکەن وەێ ئەوە مەسئلە نەبێ ئارامشی خەڵکی کورد ئەمنیەتی خەڵکی کورد زندگی و ڕەفاهی خەڵکی کورد لەم بینایە و مرتب کەوتە ژێر شەڕ و مەرافعە و بۆمباران ئەم هێزانە من وازانم هەر کەسێک دڵێدا بۆ ئازادی خوازی بۆ ئەو خەڵکە ئەبێ حتمما بەرامبەر بە ئەم ململانەی لەوێ بێسێ ئەحزاب بچنە سەرجێ خۆیان ئەحزاب کارەکان خۆیان مشکلات خۆیان لە طریقی کێشەکان طریقی حل فەصلی سیاسی و کە ئەسڵ ممکن نیە هیچ وەقت حازر نەبوون ئەمە بکەن ئەو نەمەنفعەتی حیزبی بەرچاوی گرتوون ئەوە مەسئلە نەبێ ئەمنیەت و گیانی ئەو خەڵکەیە بۆیە بەداخەوە پێم وایە تەنیا شتێک دەتوانێمانە بێ ئەویژەوە دەخەڵەتی خەڵکی هەر ئەو منتەقە کە ئێستا تەحت فشار و ئاوارە بنتانەکە مانگ نییە واقعا دوو مانگ نییە دەڕۆژ نییە کە خەڵکی منتەقەی قەندیل و منتەقەی دۆڵی شەهیدان و ئەو منتەقەوە لە قەڵات زێڕانیە بەرەو سیدەکان و قەزا سدیق و ڕەواندز و ئەوانە ئەڕوا هەر کەسێ شارەزابێ هەمیشە تووشین بوون هەموو شەوێک یا هەموو هەفتەیەک ئێمە شاهدی بوومبارانی ئەو منتەقەی دێهاتەکان خەڵکەکان لایەن فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکیە و واقعا ئارامش و ئەمنیەت لەو خەڵکە بڕاوە پێم وایە هەم ئەو خەڵکە و هەم خەڵکی شارەکانی کوردستان عێراق دەبێت دەخاڵەتکەن ئەبێ بێنە سەرخەت ئەبێ ئەحترازکەن و لەمە زیاتر خەڵکی ئەو منتەقە تووشی ماڵوێرانی و دەردیسەر و کوشتن و ئاوارە بوون نەکەن زۆر بەداخەوە وەزعەکە واسە و بەنظر من هیچ وەرگەیە غێر لە ئەفرازی خەڵکی کوردستان نەماوەسە بەنظر من هیچ تەوەقعی نابێت حیزبانە بکرێت و ئەوان ئەوە مەسلحەتی خۆیانە بەناوی نازانم مەسلحەتی گەلی کوردستان لە باشوور نازانم حکوومەتی هێرن ئەمانە کارانە دەکەن و بەداخەوە تا ئیستا هەر خەڵک تووش ماڵوێرانی و دەربەدەری مەمنون بۆ تەوزیحەکان لە ساڵە سەرداری ئەم ئەحزابانە کە ناو خۆیان ناوە دەوڵەت بەجێەوەی هەروەکو تۆ تەوزیحدا ئەمنیەت و ئاسایش بۆ خەڵک بەرقەرارکان خۆیان بوونەتە موشکلەی ئەسڵی و ژیان و کەرامەت و شتی ڕۆژانەیەم خەڵکەیان تێکداوە تۆش باسیەوەت کرد کە بلاخەرە خەڵکە بێن ئێتراز باتەوەجێ بەم موشکلەی ویروسی کۆرۆناش کە لەلایەک و قەرەنتینەبوون و خەڵک نەیەنە دەرۆ پێ وایە ئەم موشکلەی بینی ئەم ئەحزابە کە بەجێوە ئەم ئارامش و ئەمنیەتە بەرقەرارکەن خەڵک چۆن دەخالەتکەن چی بکەن کەوەی کە ئەم هێزانە دەست لەسەر خەڵک هەڵگرن و ئەم ژیانی بمرە و بژیوەی خۆیان جۆرێک بەرنە پێشەوە دەکرێت چ بکەن؟ من پێم وایە ڕێگە هەیە ئەوڵەن ئەم کۆرۆنا خۆ ئەوە دووسێ مانگە هاتووە و قەرەنتینە خەڵک لەوە بەروەها نەبووە مەسەڵەن خەڵک شارەکە ئەمە خۆ تەنیا لەم ئەم ئیتفاقی دوێنە و ئیمڕۆ نەبووە کە خەڵکی ئەو منتەقە تووشی مشکل و گیر و گرفت بوون بەڵکو ئەوە 20 ساڵە و ئەڵبەتە لە مۆهندێکە کردویانە ئەترازیان کردووە خەڵک چوون و داوایان لەم حیزبانەکە بەڵام گوێیان نەداوە ئیسا من پێم وانە مەسەڵەن ئەم کۆرۆنا هەتایە هەر ئیدامەیە خۆشبەختانە لە کوردستانی عێراقا کەمترین تەلەفاتی داوە تا ئێستا کۆرۆنا وەبزانم 3 تا 4 ئەو پەڕی 5 کەس لە هەرچێ شوێنە خۆشبەختانە تەلەفاتی کەمترەوە ئێستا وردە قەرەنتینە وشتە بە جۆرێ ئازادە هاتوچوو ئازادە من پێم وایە هەر کەمپین دابنێن هەم ئێعترازکەن فشار بێن بۆ پارلمانە تارەکانیان فشار بێن لە طریق
میدیای ئیجتیماعی و تەلەڤیزیۆنەکان و خەڵک قسە بکەن ئەترازکەن زۆر بێن بۆ حیزبانە وها نییە کە مەسەڵەن چۆن ناتوانن کۆبن و ناتوانن ئەترازکەن توان ئەنوا و ئەقسام کەمپین ڕێ بخەن ئەنوا و ئەقسام ئەتراز بکەن شکایەت بکەن لە تەلەڤیزیۆنەکانە کە تێن مرەتەب قسەکەن هەڵگرن تەلەفۆنکەن بۆ ئەو کەسانەوە لەم بارەوە قسەکەن هەمووشە لە تەلەڤیزیۆن ئەم حیزبانە و تەلەڤیزیۆن ڕوودا و ئەمانە لەم بارەیەمانە قسەکەن و دبەی دانێن و بەحسەکەن و فڵان و فیسان خەڵک بێژن ئەبێ بێژن بکاکە بی پێچنەوە وەسعە ئێوە 20 ساڵات ئەزانجیتان بەسەم خەڵکە هاوردووە من وازام ڕێگەی هەیە ئەوەم وردە خەریکە هاتوچوو ئازاد دەبێت لە زۆر شوێن شارەکان هاتوویان ئازاد کرۆ لە کوردستانی عێراقا بۆیە من وازان ئەکرێ فشار بێن بۆم حیزبانە بە هەر تەریقێگەر مادام میلیان بێ ڕێگای دۆزنەوە بۆی هەر لە مەدیای ئیجتیماعیەوە بگرە تا کۆڕ و کۆمەڵ تا نووسین تا لە زاهر بوون لە میدیای ئیجتیماعی ئەوانە وازانم ئەشێم فشارە بێت نامە بنووسن بە یونیسف نامە بنووسن بە عەفو بەیەنمەری کەمپین دابنێن زۆر ڕۆشنبیر و ڕووناکبیر و ئینسانی ئازادی خواز و چەپ و کۆمونیست لەو جامعە هەست پشتیوانیان لێ بکەن کە بتوان ئەم ئەرکەبە نەبەرەوە تەشویقیان کە بێژ کاکە کەونە بەرەوە ئەم ئەقداماتە بکەن ئەم کەمپیان ڕێخن ئیجازە نان و ئیسا ئەکرێ بە جۆرێ بەنەزەر من لە کوردستان عێراقا بە دەرەجاتێک ڤیروسی کۆرۆنا فعلەن مشکلاتی ئاوا بە جدی هاوڕۆسە بەر ئیسەش بکەن نەتوان لە طریق میدیای ئیجتیماعی و زاهر بوون لە تەلەڤیزیۆن و تەلەفۆن بۆ مەقامات و بۆ پارلەمانتار و فشار هاوردن خۆ ئەم ڤیروسی کۆرۆنا عەلە العەبەد نابێ بالاخره ڕۆژێ لە ڕۆژان خەڵک مەجبوون دێنە دەرەوە زندگی عادی خۆیان ئیدامە ئەدەن و بەرزە من وها نییە هەرم چەند ڕۆژەیش بێ ئەم داستانە سەرێ درازی دارێت بە قەول فارسیەژێ 20 و چەند ساڵە ئەگەر بەری پێنەگیرێ ئێمە شەمانێتتر من و تۆ دابنیشت و خەڵکی تر دابنیشن بێژن زۆر بەداخەوێن سەرخۆشیەکەن کە بازم کەمپی مەخمور بۆمباران کرا بوو بە شەڕ بین پارتی و پێکاکە ئەوە تورکی هات جارێکی تر مەڕووماڵات و زندگی خەڵکی بۆمباران کرد خەڵکی ئاوارەتر کردەوە بۆیە منوازم بە هەر جۆرێک بە هەر تەرتیبێ ئەکرێ ئەبێ لە مەقابڵ ئەما سەدێ ببەستر مەمنون ساڵی سەرداری حەزەکەم تۆزێک زیاتر معلومات ئەگەر ببێ لە رابطە لەگەڵم کەمپی مەخمورات تۆ ئیشارەت پێکرد کەمە ئەم کەمپە لەژێر کۆنتڕۆلی یونیسیفایە بەلەحاظی جۆغرافیایی و شاید بۆ زۆربەی بینەرانمان ئەوە سوال بێکە چ مۆقعەتێکی بەلەحاظی جۆغرافیایی لەژێر کۆنتڕۆلی بەئێستا هەرێمی کوردستان نییە مەسئولەتی بەو نییە ئەگەر مەسئولەتی بە یونیسیفە و ئایا ئەفرادی یونیسیف ئۆرگانیان ئیدارەیان نازانم بەڕێوەبەرێکیان لەوێ هەیە یان نییە کە ئایا سەبارەت بەم مەسەلە ئێعتراز بکەن یان نا؟ ظاهرن ئەم کەمپە تحت نزارەت ئەوانە حتمەنیش بالاخره چەند کەسێکیان هالەوێ منتها لەم ماوە بەلام بۆمبارانوشتە ئەخبار و ئیطلاعاتێکی زۆر بڵاوە بووکەوە هەن ئاویان نییە بێ ئاویە کێشن مشکلاتیان هەست فەقر و فەلاکەت لێی داون حتا مەسەڵەن زۆریان نەخۆش کەوتو من دە ڕۆژ ڕابردووە خوندمەوە کە ئیجازیان پێ نەداون بچن بۆ دکتۆر وشتە ظاهرەن ڤیروسی کۆرۆنا بیان بوو خب باشە ئەگەر ڤیروسی کۆرۆنا ئەبێ ئەوە ئیمکانات خەنە اختیار ئەم خەڵکە کە ئەوانەوان نەخۆشەکەون چی کۆرۆنا بێ ئەنفڵانزا بێ هەر نەخۆشینی بێ لەوێ دەرمانگا و بێهداشت و بیمارستانێ بێ کە ئەم 15,000 نەفەرە ئینسانە لەبار پزیشکی و بێهداشتی و تەئمین بن ئەمە ظاهرەن ئاوایە بەڵام موقعەتەکەی عەرزم کردن ئەوانەوە شارەزا بن ئەگەر لە هەولێرەوە بەرەو کەرکووک بچن دەست ڕاستە یا کەوتووە حدود 20 کیلومتر دوورە لە هەولێر و لە کەرکووک و مەسەلەسێک ئاوایە کەرکووک مەخمور هەولێر یعنی 100 کیلومتر هەر لە مەرزی تورکیەوە دوورە حتا ئیتر دوای مەخمور منتەقەیەکە پێ بەئیسڵا خوار پێژن منتەقەی عەرەب نشین و سونە نشین و ئەوانە داعشی تیا بوو حکوومەتی هەرێم لەوێ دەسەڵاتی هەست لەبار حیزبایەتیۆ و یەکێتی نیشتمانی لەوێ کمیتەی نازانم یەکێتی نیشتمانی مەخمور کمیتەی فڵان هەن ئەگەر تەوەجۆتان کوێ لە وەختی انتخابات و ئەوانە هەموو لەوێ بوون مەسئولیانیان هاتن قسەیان نەکرد نازانم حکوومەتی هەرێمی تایە ولی حکوومەتی هەرێم
یا ئەو دوودانە حیزبە دەسەڵاتدارە جوملە پارتی و یەکێتی کە هەردووکیان لەوێ هەن تایسە سکوتیان کردووە بالاخره چۆن لە مقابل ئێرانە ئەو دانەکەیان سکوتەکە لە مقابل جنایەتە ئەم دانەکەشیان لە مقابل جنایەتی تورکیا سکوتی کردووە لەم کەیسە مشەخەسە بەهەرحاڵ مەخموور ئەگەر چاوی لێ بکەن ها لەویا خۆم لە نزیکی ڕەدبووم بارە لە کەرکووک و هەولێرەوە تابلۆکە 20 کیلومتر دوورە لە هەولێر بۆیە یعنی ئەو وەختە هێزی نظامی نییە خۆ تورکیا بەهەرحاڵ ئیجازە با بەخۆی بێژێ ئەمە دژمن منن تورکیا گەرەکیە هەرچێ مەیلی بێ چون قدرت و دەسەڵاتیز بیکاوە کەس جڵەوداری نییە کەسی ئەترازی پێ ناکە ئەم حکوومەتە چ حکوومەتێکی کارتۆنیە کە نابێ بە نسبەت تجاوز و عینێکی دەوڵەتێکی تر مطابق هەموو عرف و عات و قوانین بەیەمەلی ئەبێ ئەترازیکە بۆ بێدەمە بێ بۆ ئەتراز ناکە ئیتر لەوە جەنایەت ئاشکراتر ئەم هەموو ئێدعا لە مورد کوردایەتی و ئەوانەوە حەسیان و گەلی کوردیەکێکدەوە 15,000 خەڵکی بێدەفاعی گەلی کوردە کە ئێوە ظاهرن بەناو دەوڵەتن ئەدەن لە سینەی خۆتان کە ئێمە بۆ کورد واکەین واکەن مەسلحە دوای لێ کردوون وەکو ڕۆژ ڕۆشن بەرامبەر بە خەڵکی کورد جنایەتەکەن لە ڕۆژ ڕۆشنە ئەو دانەکە تەحویڵە دەنەوە ئەم دانەکە بێدەنگی ئەکەن لە مقابل جنایەتێکاوە هەست نسبەت بە ئەو خەڵکەی لەو منتەقا ئەو خەڵکە بێپەناهە مستەقەر بوو. مەمنوو ساڵی سەرداریێر وەکو تیتری بەرنامەکەمان ڕووداوی هەفتە بوو دەگەڕێمەوە بۆ ناو ئێران هەروەکو ئاگاداری حەسەنی ڕۆحانی وەکو ریاست جمهوری ئێران لەگەڵ هەیەتی دەوڵەت زۆر بێشەرمانە باسی لەوە کاڵێ حتا ئەگەرێمە 2 تا 3 ملیۆن نەفەر ئینسان بەهۆی ڤیروسی کۆڕۆناوە لە دەستبین بە ئیسلا تەولیدات و فێل و ئینفعالی کۆمەلگا ناخەوێنین. حەزەکەم نەزەری تۆ سەبارەت بەم ئێسار نەزەرەی حەسەن ڕۆحانی وەکو ریاست جمهوری ئێران چیە و چۆن ئاوا بێشەرمانە باز 3 ملیۆن کوشتاکە بۆەوەی کاروبارەکانی خۆیان بەرنەبەرەوە. حکوومەتی جمهوری ئیسلامی و یەکێ لەوانە ڕئیس جمهور ڕۆحانی سەرتاپای ژیانیان ئەوە مەسئلەیان نەبووە ئەو خەڵکەی ئێران ئەو 80 ملیۆنە چیان بەسەرتێ ئەوە مەسئلەیان قدرەت و حەفزی دەسەڵاتی خۆیان و ئەمەیە بۆیە غیر از ئیعدام و جەنایەت و شەڕ و ئەوانە بنینە ئەولاوە هەر لەم ماوە مشەخەسە ئەوان بەخاتر مەسلحەت خۆیان خەڵکی ئێرانیان دووچار ئەم بەڵا کرد و ئێستا گیری کرۆ بە دەستیانە واقعەن هەر وەختیان کۆرۆنا هات ئەوان ئەیانزانی کە کۆرۆنا هاتووە شاردیانەوە لەبەر ئەوە انتخابات بوو بێژن با خەڵکە قەیناکە گیان ئەو خەڵکیان بۆ مهم نەبوو شیوعی ئەو بیماریە خەتەرناکیان بۆ مهم نەبوو مهم ئەوە بوو کە چەند ڕێی ئەڕژێتە سنووقەکانیان و بەو ڕێیانەوە بێژن ئێمە کەماکان خەڵکمان لەگەڵەوە ئەوە نیە خەڵکاتووە و تا ئەو ئاخرەیش هەواپەیمای ماهان کەس هی متعلقە بە سوپای پازاران هاتوچی ووهانی چینی کردووە کە لەوێ ئەو کۆرۆنا شایع بوو هات بۆ ئێرە ئەسەن هەرم ڕۆحانیە یوت لەو ئەوڵەوە ڕۆژ شەمە ئێمە دوو مانگ لەمەوە بن ڕۆژ شەمە ئێمە مەداورس و نازان چی ئەەکەین بێشەرمترین دەوڵەتگەل و دەوڵەت مەردانێک کە تایسە لەسەر ڕووی ئەم زەویە ئێمە دیومانە ئەمانە نسبەت بە ئەحساس مەسوولێت نەکردن لە مقابل گیانی خەڵکەکە جاخۆ کوڕی ڕۆحانی و کوڕی خامنەی ناکوژێن لە ئەمە ئەوانم کاتیان هەست ئەگەر ئەم بەڵا هەست ئەم ویروسە هەست ئەنواوە قسان کاتیان هەست کە نەجاتیان بن ئەوە واتیا چێوە خەڵکە هەژار و فەقیرەیە بۆی مهم نییە 2 ملیۆن بۆی مهم ئەوەیە کە خۆی لە قدرتا بمێنێ بۆی مهم ئەوەیە کە ئیستثمار زۆرتر بێ بۆی مهم ئەوەیە کە خەڵک زۆرتر کار بکەن بۆ ئەوان بوجە و سروەت و سامان و نەوت و ئەوانیان بدزن و بەشێکی سەرفی ترۆر و کوشتن و چوزانم گۆستەرەشی منتەقەی نفوزی خۆیان لە منتەقەکە بدەن بۆیە ڕۆحانی ئەسەن ئەحساس مەسوێت زۆر عادیە بە نەزەر من واقسەکەن هیچ وەگیان ئینسانەکانیان بۆ مهم نەبووە ئەوان زیاتر لە 200,000 نەفەریان کوشت بە ناونچەند فقط بە جرم سیاسی بوون
بای خەیاڵیشیان نەبوو ئیسە بیانیشیان دەست کەوتە ێژن کۆرۆنا هاتۆ خب دوو نوێژ با بچێ بێجاکە شتی وا ئەڵێ غەڵەتە کار ڕۆحانی شتی وا ئەڵێ بەڵێ خەڵک بێ با بچنەوە قەرەنتینە نەمێنێ وەلێ بێ زەحمەت ئەبێت تەمینیان کەی تۆ ئەڵەی با بڕۆنە سەرکار ئەم خەڵکە توش ئەم بەڵا بوون و ببن چی بکەن من پێم وایە غێرە شاید ئەحساس مەسئولیەت نەکردن لە قەباڵ ئەو خەڵکە ئەوە کە ئەمانە هیچ مەسەلەیان مەسلەی خەڵک و ناوچوون خەڵک و شیوعی ئەم بیماریە و بە هەزاران هەزار کوشتە بۆیان مەسەلەی هەروەکە خۆی ئەڵێ مەسەلەی وەسە حکوومەتەکەی بگەڕێ سلوەت و سامانەکەی بێتە دەستی و دزی بکەن و ئیختلاس بکەن و وەکو براکەی کە ئیسە چەند میلیاردی بروها لە زیندانە وەکو فەرەیدون ڕۆحانی من مەرزوم وەسە کە ئەمانە ئەسڵ مەسئلەیان نییە ئتفاقەن دەبێ ئەو خەڵکە بێژن ئێمە دەبێت لە ماڵەوە بمێنینەوە و دەوڵەت وەکو زۆربەی دەوڵەتانی دنیا مؤەزەفە ژیانیان تەئمینکە مؤەزەفە ئیمکانات و غەزا و وەسایل بێداشتی باتە بەر دەرگاکەیان بەنظر ئەم تەسمیمەوە گیراوە خەریکن ئیجرایەکەن خەتەرناکترین تەسمیمە و بەداخەوە توانم بڵێم گیانی ملیۆنها ئینسانەکەوێتە خەتەر من ئەزانم خەڵک بێدەرەتان ئەزانم ئەگەر لە ماڵەوە بمێنن دەستفرۆشە کاریگەرە تەبەقات و ئەقشاری خواری جامعە واقعەنانیان نییە بیخۆن وەلێ ڕێگەیەوە نییە خۆ بڕژێنە دەرۆ کۆرۆنا بگرن ئەو دەوڵەتە ئەوڵەن ئەم 70-80 هزار نەفرە کە ئەلامیەکات چەندین بەرابەرە کە خەڵک توش بوون ئەم چەند هزار نەفەری کەوتووە تیاچوون ئەتوانن بێژم 5 قات تیاچوون بەڵام باسی ناکەن ئەسڵەن 2 مانگ بەلەوە کۆرۆنا ئاشکرابێ لە ئێران ئەم کۆرۆنا بووە لە چین و هاتووە ئەمانە شاردویانە سۆ لە خەڵک دەرنەتیجە من نگەران ئەومە ئەم تەسمیمەوە ڕۆحانی و حکوومەتی جمهوری ئیسلامی ئەیگرن و خەڵک مەجبوریانەکەن لە فەقیری و لە بێنانی و برسێتیە بێنە دەرۆ ملیۆنها نەفەر زیاتر توش بن و جمهوری ئیسلامی باتەوەجە بە ئیمکاناتی کەم واخستێ اختیار ببەخشن مەراکزی پزیشکی و دەرمانی دەرەقەت نایە ئەو وەختە بەداخەوە بێ شاهد ئەوە بین کە لە خیابانە وەکو یەک هەفتەوا لە ئیسپانیا اتفاق کەوت وا لە تورکی وا لە ببەخشن لە ئیتالیا اتفاق کەوت ئیسپانیا و ئیتالیا بۆ هەموو قودرەت و دەسەڵات و حتا دەوڵەتەکان سەدان بەرابەر دەوڵەتی جمهوری ئیسلامی ئیحساس مەسئولیەتەکە نەیانتوانی خەڵک خیابان ناچوون بەڕێیان کەوتن ئەو حەچێ بیمارستانە پڕ بوو حەچێ سالۆن بیمارستان و نەزام هەر مەکانێ بوو پڕ بوو لە نەخۆش و ئەگەر ئەم ئیتفاقە بکەوێ و ئاغای ڕۆحانی هەروە غێرە مەسئولانە کە جەنایەت خەریکە ئەکات بێژە خەڵک بێنە دەرۆ من نگەران ئەومە بە ملیۆنها نەفەر ئەم دووچارەم مشکڵە بن و وەختە جمهوری ئیسلامی خۆ وهانەیە وەکو سوپای پاسداران و نیروهای ئینتزامی و کلەن هێزە نظامیەکانی ئیمکاناتی خەرج کردبێ مراکز پزیشکی و دەرمانی و وەزارەت بێهداشتەکەی ئەوە ئیمکاناتی بێ کە بتوانێت جوابگو بێ بە مەقابڵ ئەم ئیتفاقە ئەگەر بکەوێت لە ئێرانە دەرنەتیجە بە ملیۆنها ممکنە خەڵک توش بن و دووچار فەقر و دووچار مەرگ بن بەرزە من هشدارێکی واقعیە دەبێ خەڵک فشار بێنن بۆ جمهوری ئیسلامی بێژی ئێمە ناینە دەرۆ وەلێ تۆ مؤەزەفی بۆچی سەرۆت و سامان کەمە لەو جامعە ئەی بۆچی بە میلیارد ها لە ژێر دەست خامنەیە ئەخیرەن دوای 11 ڕۆژ ڕۆحانی داوای لێکرد 1 میلیاردی یۆرۆی ئازاد کرد ئەو هەموو میلیاردانەوە ها لە کۆمیتەی ئیمداد بنیاد مستەسعەفین سپای پاسداران بەیتی ڕاهبەری نازانم ئاستانە قودسە ڕەزەوی ئەو دانە ئیمامزاوە ئەو دانە ئیمامزا ئەوانە بێن بۆ خەڵکە بالاخەت چەند مانگێ بتوان ژیانی خۆیان بنە بەرەوە وەکو زۆر شوێن لەم دنیا من لە ئەڵمان زندگیەکەم کوتیانە لە ماڵەوە دانیشە وێلاقەت نایەوە خەڵکەکە لە برسا بمرێ ئیمکاناتی خەنێ اختیار ئەم خەڵکە هەم لەبار دەرمانیۆ هەم لەبار زندگیۆ تا 3-4 مانگتر تۆ بتوانی لە ماڵەبی بۆ تووشی نەبی
لە حاڵەکە دەوڵەت ئامانگشتە نەزان کەمترین تەلەفاتی بووە باش زۆرترین چەندێک توش بووە زیاتر لە نیوەی باشەوە بوو ئیسەش زۆرێ لە مەراکز هێشتا خاڵین زەرفێنەوەی هەست بەڵام ێژە مێنن دەرەوە تا دوو حەفتەی کەسی بێزەحمەت مەدرسە جایەنێ باز نەبێ گەرەکمە ئەوە بێژم ئەم دەوڵەتانە دەبێ ئیحساس مەسئولیەت کەن ئەوە درۆیە کە ئەڵێن جمهوری ئیسلامی پوڵی نییە جمهوری ئیسلامی بە میلیارد عەلا ڕەغم تەحریم هێشتا هەر پوڵی هەیە زەخیرەیە هەلە اختیار ئاغای خامنەیی و نازانم سەران سپای پاسداران و وەزیر وەکیڵ و جامە مەمنون ساڵە سەرداری وەختەکەمان کۆتا ئەگەر چەندبەندی کە لە یەک چەند سانیا مەمنون نەبوون بەڵێ بەرحاڵ من پێم وایە خەڵک نابێ ئەم قارنتینە پشکێنن دووچار مشکڵ گیرگرفت دەبن ڕێک ئەزانم فەقیری و برسێتی زۆر تێرێ ئەشێ فشار بێن بۆ جمهوری ئیسلامی لە ئەین حاڵاکە خەڵک لە ماڵۆ بمێنن ئەمان دەبێت تەمینیان کە هەموو ئیمکاناتێک لەو بوجەوە هەلە اختیار خامنەی و بەیت ڕەهبەریە ملیۆن خەڵک لە جامعەی ئێران بۆ چەند مانگی ئایندە توانێت تامین کە زۆر سپاسدارەکەم مەمنون بۆ تۆش کە تەوزیحەکانت و داوەتەکەیمت قبوڵ کرد مەمنون ساڵە سەردەری سپاسدارەکەم بینەرانی ئازیز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوا دەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان ببن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم